ئەوەی کە پەکەکەی کاتی خۆی خستۆتە لیستی تیرۆرۆ دەوڵەتی تورکایە لەبری ئەوەی دەوڵەتی تورکیا هەوڵی بدایە مافی کوردی لە دەوڵەتەکەی خۆی بدایە و هەوڵی بدایە کە بیان توانایە بە زمانی کوردی و هەموو ئەو مافانەی کە هاوڵاتێکی تورکی هەیەی هاوڵاتێکی کوردی هەیە بواە کاری لەسەرەوە بکرێ باشتر بوو لەسەرەوە کار لەسەرەوە بکەی کە پەکەکە بخیتە لیستی تیرۆرۆ چونکە بەڕاستی ئەوەی کە دەبینین لە پەکەکەیە چ لە قەندیل بوون ڕێزی ئاژەڵ و ڕێزی دار و ڕێزی ژینگەی ئەو ناوچەیانە گرتووە چ لە شوێنی تریشا بوون یەکێک لەو حیزبانە بوون کە ڕێزی ناوچەکە و ڕێزی ژینگەی ئەگرین لەبەرەوە دەبێت بە هەمومانەوە هەوڵ بدەین پەکەکە لە لیستی تیرۆرە دەرکرێت چونکە تیرۆر بە مانای ئەوە دێت کە هێزێکی دڕندە و هێزێکی نەحساب بۆ ژینگەکە نەحزاب بۆ مرۆڤەکەوانە ئەمە هەمووی دوورە لە پرنسپ و لە بنەمای حزبی پەکەکە و پەکەکە هەوڵی داوە هەردەم کێشەکانی بە ئاشتی چارەسەر بکات لە تورکیا بەڵام ئەوەی کە نایەوێت چارەسەری بکە و دەوڵەتی تورکیا نایەوێت کێشەکانی کورد بە ئاشتی چارەسەر بکەوە هەموو جارێک هەوڵەداد بۆ ئەوەی بە شەڕ یەکلای کاتەوە وە خۆشی دەزانێت چەند ساڵە شەڕ دەکات هیچ نەیتوانوێت هیچ لەو نە لە قودرەتی پەکەکە کەم کاتەوە نە لە توانا و قودرەتی هاوڵاتی کورد لە تورکیا کەم بکاتەوە بەڵکو زیاتر خەڵکی کوردی تورکیا هەوڵی داوای مافی خۆی زیاتر بکات گرنگەوەیە کە ئێمە تێ بگەین کە بەم واژۆ کۆکردنەوە دەتوانین کارێکی گرنگ بکەین ئەوش ئەوەیە هێزێک کە داوای ئاشتی کردووە هێزێک داوای مافی هاوڵاتیەکانیەکە لە تورکایە دەربکەی لە لیستی تیرۆرۆ بخیتە لیستی حیزبە ئەو حیزبانەی کە دوورن لە تیرۆرە بەڕاستی ئەوەی کە تورکیا خۆی دەیکە بەشێکە لە تیرۆر چونکە ناکرێت دەوڵەتی تورکیا هێزی هەیە لە لیبیا هێزی هەیە لە دێتە ناو کوردستانەوە زیاتر لە ئێستا زیاتر لە 42 قاعدەی عەسکەری ناقانونی هەیە لە هەرێمی کوردستان ڕۆژانە قەسفی ناوچەکانەکە ڕۆژانە داری دارستانەکانە بڕێژینگەی ئەو ناوچەی تێکداوە و تۆ بێ مقابل ئەوە ناو خۆت نەنەی تیرۆریست ناو حزبی تر بنەی تیرۆریست لێرەوە داواکارم لە هەموو ڕۆشنبیران هەموو هاوڵاتیان هەموو ئەو کەسانەی کە بڕوایان بە ئازادی هەیە بڕوایان بە ئازادی دەربڕین هەیە بڕوایان بە ئاشتی هەیە کە واژۆ بکەن لەسەر و کەمپینە بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆرۆ دەربکرێ بخێتە لیستی ئەو حیزبانەی کە دوورن لە تیرۆرۆ سیاسەتمەدارەکانش دەبێت پشگیری ئەم بابەتە بکەن چکە ئێمە هەمومان دەزانین پەکەکە دوورە لە تیرۆرۆ و پەکەکە حزبێکی ئاشتەواییە و حزبێکە بە ئاشتی داوای حەقی خۆی کردووە هەتا بە ئاشتی لەناو هەوڵەدا لەناو چوارچێوەی تورکایە کار بکە نەک لە دەرەوەی چوارچێوەی تورکیایش کەواتە ئەم حزبە دوورە لە مەسەلەی تیرۆر و تیرۆریستی و ئەوانە دەبێت لایەنە سیاسیەکانی ئەم ناوچەیش هەمویان پشتیوانی ئەو کەمپینە بن بۆ ئەوەی پەکە لەو لیستەیە دەربکرێت چکە کاتی خۆشی حزبەکانی ئێمەش کاتی خۆی حکوومەتی عێراقی خستبوویانە لیستی تیرۆرۆ بەڵام دەرکەوتم ینی ئەبێ ئەمە بیر لەوە بکەینەوە چۆن هەمومان بەیەکەوە خزمەت بەوە بکەین کە هاوڵاتی کورد چ لە کوردستان بێت چ لە شوێنەکانی تری چ لە هەرێمی کوردستان بێت چ لە شوێن پارچەکانی تری بێت لە دنیا بێ کە بە ئازادی بتوانێت بدوێ بە ئازادی بتوانێت داوای مافەکانی خۆی بکە و ئەمەش کەمترین مافی هاوڵاتی بوونە لە هەر وڵاتێکی تردا